بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم ربنا فقهنا في الدين وعلمنا التأويل وآتنا الحكمة وجعلنا من الراشدين. تفسير سورة التوبة آية 14. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم اغفر لنا ولشيخنا وللمسلمين. قال الله تعالى في كتابه العزيز: قاتلوهم يعذبهم الله بأيديكم ويخزهم وينصركم عليهم ويشف صدور قوم مؤمنين ويذهب غيظ قلوبهم ويتوب الله على من يشاء والله عليم حكيم. أم حسبتم أن تتركوا ولما يعلم الله الذين جاهدوا منكم ولم يتخذوا من دون الله ولا رسوله ولا المؤمنين وليجة والله خبير بما تعملون. ما كان للمشركين أن يعمروا مساجد الله شاهدين على أنفسهم بالكفر أولئك حبطت أعمالهم وفي النار هم خالدون. إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر وأقام الصلاة وآتى الزكاة ولم يخش إلا الله فعسى أولئك أن يكونوا من المهتدين. أجعلتم سقاية الحاج وعمارة المسجد الحرام كمن آمن بالله واليوم الآخر وجاهد في سبيل الله لا يستوون عند الله والله لا يهدي القوم الظالمين. الذين آمنوا وهاجروا وجاهدوا في سبيل الله بأموالهم وأنفسهم أعظم درجة عند الله وأولئك هم الفائزون. يا معشر المؤمنين قاتلوا أعداء الله يعذبهم عز وجل بأيديكم ويذلهم بالهزيمة والخزي وينصركم عليهم ويعلي كلمته ويشفي بهزيمتهم صدوركم التي طالما لحق بها الحزن والغم من كيد هؤلاء المشركين ويذهب عن قلوب المؤمنين الغيظ. ومن تاب من هؤلاء المعاندين فإن الله يتوب على من يشاء والله عليم بصدق توبة التائب حكيم في تدبيره وصنعه ووضع تشريعاته لعباده. لا آية كان الرابردودة خوي پروردگار أو نهێنی و حکمەتانی بۆ باسکردین کە لە جیهادکردندا هەیە. بۆچی پەروەردگارمان فەرمانی کرد بە جەنگ دژی کافرەکانی مەککە؟ کۆمەڵێکەوە کار هەبوون چیتان لە یاد ماوە؟ لەبەر چی بوو؟ ئەلا تقاتلون قوما نكثوا أيمانهم وهموا بإخراج الرسول وهم بدأوكم أول مرة. يعني كومالك تاوانو دەستدرێژیان کرد کە شایستەی ئەوە بوو خوای گەورە بە موسڵمانان بڵێ ئێوەش بجەنگن، ئێوەش هەڵسن، تاوانێکیان بەڵێن و پەیمانیان شکاند.
تاوانی دووەمیان هەوڵی دەرکردنی پێغەمبەریاندا عەلەیهی سڵاة وسەلام لە شاری مەککە و ڕێگری داوایان لێ کرد. تاوانی سێهەم وەهم بەدەئوکم ئەوەلە مەڕە، ئەوان دەست پێشخەریان کردووە. ئێدە ئێوە دیفاعش ناکەن لە کاتێکدا ئەوان دەستیان کرد بە ئەزیەتدانی ئێوە، بە گرتنی ئێوە، بە شەهیدکردنی ئێوە. ئێستا لێرەدا خوای پەروەردگار کە حکمت و عیلەتەکانی باس کرد، هانی موسڵمانان دەدا بۆ جیهاد، قاتلوهم يعذبهم الله. دەی بجەنگن ئێوەش، دیفاع لە خۆتان بکەن، دیفاع لە حەق بکەن. کەواتە ئینسانی موسڵمان بۆ ئەوەی لە پەیامەکانی خوا بگات وەکو خۆی، نابێ ئایەتێکی قورئان بێنێ، ئایەتی پێشووتری، ئایەتی دواتری بێ ئاگا بێ لێی. تۆ بەزەم ئایەتە بێنی قاتیلوهم، خوای گەورە دەفەرمێ بڕۆن بیان کوژن. چێ بکوژن؟ چێ؟ پێشتر ئایەتەکانی پێشوو باسی کردووە چێ؟ قەومێک کە بەڵێنشکێن بوون، قەومێک کە غەدار و خیانەتکار بوون، ڕوبەڕوو بەڵێنیان بە پێغەمبەر دەدا کە با ئاشتی بێ لە نێوانمان، لە پشتەوەش لە هەلێک دەگەڕان بۆی موسڵمانان لە ناوبەرن. قەومێک کە ئەوان دەست پێشخەریان کردووە، ئەمانەن خوای گەورە دەفەرمێ قاتیلوهم، بجەنگن دژیان ئێوەش. هەر کەسێک نەجەنجێ بەرامبەر ئەمە غیرەتی نییە، کەرامەتی نییە، پیاوەتی نییە، ترسنۆکە، ئیمانی یا نییە یا لاوازە. ئەجینا خەڵکێک بەرامبەرت ئاوا بن، تۆش هەر بێدەسەڵات دابنیشی بترسیت. ئەتەخشەونەه، لەوان دەترسن، فالله ئەحەقو ئەن تەخشەو، لە سزای خوا بترسن. ئەوانە چێن تا لێیان بترسن. ئێستا لێرەدا کە خوای گەورە فەرمانی کرد بە جەنگ دژیان، لەوانەیە هەر یەکێک لەوانەی کە لەو سەردەمەدا یا تا ڕۆژی قیامەت بڵاخر ئەی پەروەردگار، ئەوە ئێمە چوین و جەنگاین دژیان، دژی ئەو دژمنە ستەمکارە پەیمانشتێنانە، بەڵام دەبێ ئێمە سەرکەوتوو بین ئەگەر ئەو کارە بکەین. ئەوان ئاوان، ئەوان قووەتیان هەیە، ئەوان هێزیان هەیە. خوای گەورە کۆمەڵە وعدیدا، قاتلوهم يعذبهم. بابێنە خزمەت زانستی نەحو لە عەرەبیدا. قاتلوهم فعلی چییە؟ ئەمرە. يعذبهم فعلی مضارعی چییە؟ منصوبە یا مەجروورە یا مەخفوضە یا چییە؟ مەجزومە. بەهۆی چیەوە؟ بەهۆی فعلی طەلب، فعلی ئەمر. وانییە کەواتەوە جوابە. یعنی ئەگەر ئێوە بجەنگن، یەکسەر خوای گەورە چیتان بۆ دەکات لە بەرامبەردا؟ يعذبهم الله بأيديكم. ئەوە دڵنیا بن 100% خوای گەورە ئەوان سزا دەدا بەدەستی ئێوە، بەدەستی ئێوە سزایان دەدا. بۆچی فەرمووی بئەیدیکم؟ تۆ دژمنێکت هەیە، ستەمی زۆر لێ کردووی، غەدری زۆری لێ کردووی، ئەزیەتی زۆر داویت، داوا لە خوای گەورە دەکەی، خوای گەورە حەقم بسەنیت. اللهم اجعل ثأرنا على من ظلمنا وانصرنا على من عادانا. خوای حەقمان سەرخەی بەسەر دژمنەکانماندا. ئێستا دوو شێوازی لە ناوبردنی دژمنەکەت هەیە، کامیانت بەلاوە خۆشترە؟ ببیستیت دژمنەکەت سیارەیەک لەیدا و مرد، ئیسراحەتت کرد، لە کۆڵی بوویتەوە، لە کۆڵت بۆ لە کۆڵی بوویتەوە، نەجاتت بوو، ئای سوپاس بۆ خوا، خوای گەورە لە ناوی برد. ئەوەیان خۆشترە یا خوای گەورە بەدەستی تۆ تۆڵەکەت بۆ بکاتەوە، یارمەتیتدا قووەت و هێزت بداتێ، تۆ بەدەستی خۆت تۆڵی خۆتی لێ بکەیتەوە؟ کامیان خۆشترە؟ یەکەمیان دووەم؟ بێگومان دووەمیان خۆشترە. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێ يعذبهم الله بأيديكم. بەس ئێوە هەڵسن بجەنگن، بەس بجەنگن، اینجا سەیری نەتیجەکەی کەن. خوای گەورە چۆن بەدەستی ئێوە سزایان دەدات، بەدەستی ئێوە چۆن ئەوان عقوبە دەدات لەسەر ئەو هەموو غەدر و زوڵم و ستەمەی کە کردیان. ويخزيهم. چیتریان لێ دەکات خوای گەورە؟ سەرشۆڕ و زەلیلیان دەکات. سەرشۆڕ و زەلیلیان دەکات بەوەی کە تێدەشتێن لە جەنگ بەرامبەر ئێوە. سەرشۆڕ و زەلیلیان دەکات بەوەی کە دەبنە دیل و ئەسیر لە ژێر دەستی ئێوە. وينصركم عليهم. سێم شت چی؟ سەرتان دەخا بەسەریاندا.
چوارەم شت چی وەیەشفی صدوڕ قەومی مؤمنین وەخوای پەروەردگار شیفای دڵی گەلێکی بڕواداریش دەدات کە زۆر داخلە دڵ بوون لەو بێ باوەڕە ستەمکارە غەدارە خیانەتکارانە ئینسان دڵی ئیسراحەت ناکات دەڵێ دڵم ئاوی خواردەوە الحەمدولله خوا سەری خستم بەسەر دوژمنەکەمدا کە ئەو ناحەق بوو ئەو ستەمکار بوو خوای گەورە شیفای دڵی قەومێکی ئیمانداریش دەدا کە زۆر دەمێکە لە مێژە زۆر داخلە دڵن لەو مجریمانە ئاخر تاوانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام و سەحابە لە مەککە چی بوو تەنها دەیانوت ربی الله ئەتەقتولون رجلا أن يقول ربی الله پیاوێک دەکوژن لەسەر ئەو تاوانەی کە دەڵێ من پەروەردگاری من ئەڵڵایە بەس ئەو دەپەرستم من بتێک ناپەرستم وەکو ئێوە دارێک ناپەرستم بەردێک ناپەرستم پەڕۆیەک ناپەرستم شخصێک ناپەرستم قەبرێک ناپەرستم ربی الله الله دەپەرستم کە منی دروست کردووە تاوانی چییە ئەمە چ تاوانێکیە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام بلالی حەبەشی تەعزیب دەدرا بەردی گەورە دەخرایە سەرسینجی لە گەرمای هاویندا لەسەر شوێنی بەستەڵان و چەوی گەرمدا تەعزیب دەدرا لەسەر چی دەیوت الله 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 ئەحەد الله الصەمەد خوا تاکو تەنایە و شەریکی نێ ئێ باشە چ تاوانێکی کردووە چ زۆڵ مستەمێکی لە ئێوە کردو بۆ وای لێ دەکەن ئال یاسریان هێنا تەعزیبیاندا عەمار لەگەڵ یاسری باوکی لەگەڵ سومەیەی دایکی مشریکەکان هێنایانن تەعزیبیاندان دایکیان لە پێش چاوی ئەوان شەهید کرد دوای باوکیشیان شەهید کرد عەماریشیان تەعزیبدا ئێ لە پێناوچی بۆچی وایان لێ دەکەن ئەو هەموو سەحابەیان تەعزیبدا دوایش دەربەدەریان کردن و کۆچیان کرد هەموو ماڵ و سامانی خۆیان جێهێشت مشریکان دەستیان بەسەرداگرت ئێستا کەواتە موسڵمانان داخلە دڵن لەو قەومە زاڵمە کە بێت و خوای گەورە ئەوە بکا بۆیان وەیەشفی صدوڕ قەوم مؤمنین خوای گەورە شیفای دڵیان دەدا دڵیان ئاو دەخواتەوە ئیسراحەت دەکەن ويذهب غيظ قلوبهم يعني ئەو ڕقوکینەی کە لە دڵی مسلمانان دابوو بەرامبەر ئەو مشریکانە نامێنێ ئیسراحەت دەکەن الحەمدولله خوا سەری خستین بەسەریان و تۆڵەی ئێمەی لێکردنەوە کەواتە خوای پەروەردگار 5 وعدیدا بەچێ بە مسلمانان لەسەر یەک ئیش کە پێی هەڵسن چی بوو قاتیلوهم دەی هەڵسن دەی مسلمانان زوڵمتان لێکراوە ئەستەمتان لێکراوە هەڵسن ئێوەش بجەنگن بۆیە هەر میلەتێک هەر قەومێک لەسەر حەق و مافی خۆی بەجواب نێت دیفاع لە حەقی خۆی نەکات ئەوەی کە حەقە دێڵێن دیفاعی لێ نەکا خوای گەورەش قەت سەری ناخە بۆ خوای پەروەردگار ناتوانێت هەموو یەکێک سەرخات دەتوانێت خوای گەورە ناتوانێت هەموو ستەم لێکراوێک سەرخا دەتوانێت بەڵام خوای گەورە جوڵەی لە ئێمە دەوێ هەوڵی لە ئێمە دەوێ هەوڵەکە چییە قاتیلوهم دە ئێوەش هەڵسن ئێوەش بەجواب بێن دیفاعکەن لە حەقی خۆتان مەظلومن بەس ئەوە بکەن خوا 5 شتان بۆ دەکا ئەو 5 چییە سەیری قورئانەکەتان مەکەن و هەر یەکێکم پێ بڵێ خوای گەورە وعدی 5 شتی پێدان ئەو 5 چی بوو یەکەم کاکە خوای گەورە سزایان دەدا بەدەستی ئێوە چ نیعمەتێکە دووهەم ويخزهم خوا زەلیل و سەرشۆڕیان دەکات و دەکەونە ژێردەستی ئێوە دەبنە دیل و ئەسیر بەدەستان سێهەم سەرتان دەخا بە سەریاندا ئەوە دڵنیابن چوارەم ويشفي صدور قوم مؤمنين دڵی قەومێکی ئیماندار شیفا دەدات دڵیان ئیسراحەت دەکا کە دەبینن خوا حەقی سەندن لەو زاڵمانە پێنجەم ها کاکە پێنجەم ويذهب غيظ قلوبهم يعني ئەو ڕقی کە لە دڵیاندا بوو چکە ئینسان کە ڕقی لە کەسێک هەبێ زۆر زوڵمی لێ کردووە دائیمەن بێتاقەتە خەفەتبارە ئێستا کە خوای گەورە ڕقی دڵی نەهێشتیت بینیت خوا تۆڵەی سەندیت دڵت ئیسراحەت دەکا و کامەران و سەعید و بەختەوەر دەبی کەواتە براکانم لێرە ئەوە تێدەگەین کە ژیانی دنیا ژیانی ئەسبابە خوای گەورە سەبەبی داناوە بۆ هەموو شتێک بۆ کولی شتێک خوای گەورە سەبەبی خۆی داناوە کە تۆ سەبەبەکە بگریتە دەست بەڵام پشت بە خوا ببەستە نەتیجەکە لای خوایە
بگەڕێ بە دوای ڕزقدا کەسابەت بکە ڕۆژانە لە ماڵ بچۆ دەرەوە بەڵام پشت بەخوا بەستە ڕزقت بدا. ئەم دووشتە هەردووچی پێویستە، جوڵەی تۆ گەڕانت بە دوای ڕزق و پشت بەستنت بەخوا. خوای گەورە من ئەمڕۆ چوومە ماڵەوە بە ناوی تۆ چووم پشت بە تۆ دەبەستم لەسەر تۆی ڕزقم بدەیت، نەک بڵێ من خۆم زیرەکم و ئازام و بلیمەتم ئەمڕۆ بچم ئیلا ڕزق پەیدا دەکەم، نەکەی خوریا بە خەتەرە. ئەی بڵێ کاکە گرنگەوەی ئینسان پشت بەخوا ببەستێ ئیدی لە ماڵەوە پاڵدەوە و ڕاکشێ و کەسابەت مەکە و خوا ڕزقت دەدا، دەبێت نابێت. ئەسباب بجوڵێ بۆ ڕزق خوا ڕزقت دەدا. وەڵا حەزم لە مناڵە بڕۆ هاوسەرگیری بکە داوا لە خوا بکە خوای گەورە مناڵ دەدات. کوڕە کاکە خوا کەمە بەستی بێ مناڵ هەرەدا با هاوسەرگیریش نەکەین. ئێ وەڵا دەتوانێت خۆ بدات. ئێ خۆ خوای گەورە ئادەمی دروست کرد بەبێ دایک و باوک. خوای گەورە عیسای لە دایک بواند بەبێ باوک، دەتوانێت خۆ خوای گەورە. بەڵام ئایا لە ژیانی دنیادا ئەسبابی بۆ ئێمە داناوە یا بەبێ سەبەب؟ ئەسباب. بڕۆ هاوسەرگیری بکەن جا داوای مناڵکە. نەخۆشم عیلاج بەکار نایانم ئەگەر خوا بێ شیفام دا. ئێخر خوای گەورە خۆی فەرمانی پێ کردووی، پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێت تەداوە عیباد الله، دەرمان بەکاربێن نەی عەبدەکانی خوا. خوای گەورە هیچ دەردێکی داناوی لە دەرمانی بۆ داناوە، دەرمانەکە بەکاربێن بڵێ خوا شیفام دەی. باش ئەمە سێ سەبەبمان باس کرد بۆ سێ نەتیجە. سەبەبی چوارەم قەومێکی ژێردەستەی چەوساوەی زوڵم لێکراو. کاکە داوا لە خوا دەکەین خوا سەرما، ئێ باشە بجوڵێ هەڵسە دیفاع لە خۆت کە قاتیلوهم، هەڵسە دیفاع لە حەقی خۆت کە ئەو کاتە بزانە خوا چیت بۆ دەکات. ئەو کاتە خوای پەروەردگار وعدی پێنج شتی پێداوی بۆت دەکا. ئەمما هەر قەومێک بە ژێردەستەیی و چەوساوەیی و زوڵم لێکراوی ڕازی بێت و دیفاع لە حەقی خۆی نەکا و جورئەت و غیرەتی نەبێت، داوای مافی خۆی بکا بە حەق بە شێوازێکی شەرعی، ئەو با چاوەڕێ نەبێ خوای هیچی بۆ بکات. کە لە توانای دابێ و هەڵنەستێت با چاوەڕێ نەبێ خوای گەورە هیچی بۆ بکات. کەواتە گرنگەوەی ئێمە دەست بە سەبەبەکەوە بگرین، ئەوەی کە خوا فەرمانی پێکردوون بیکەین، ئیدی نەتیجە لەسەر خوای پەروەردگارە و بەدەست ڕەب العالەمینە. دوای ئەو پێنج وعدە خوای گەورە فەرمووی وەیەتوب، دیقەت دەنێ ئەوانەی تەڵەبەی علمن، پێنج وعدەکە هەمووی مەجزومە و نییە يعذب يخزي ينصر ويشفي ويذهب. كاتا أو بينجا أو وعدي خوايا لسر هلصاني أو بجنك. دواي أو فرمي ويتوب، ني فرمو يتوب ويتوب بمجزوميني هنا كاتا ما خبرك بيوندي ببيشونية. ويتوب الله على من يشاء. خواي قولة توبش قبول دكا لە هەر یەکێک کە بیەوێ لەو مشریکانەی کە ئێستا دوژمنتانن. بۆی هەیە ئەوانەی کە ئێستا دوژمنتانن زۆر ڕقتان لێیانە، لەوەیە تێیاندا هەبێ کە خوای گەورە تەوبەی لێ قبوڵکە، هیدایەتی بدا تەوبە بکە بگەڕێتەوە لای خوا مسڵمان بێ، خوای گەورەش تەوبەی لێ قبوڵ دەکات. والله علیم حەکیم، خوای گەورەش تەواو زانایە، دەزانێت سوودەکانی جەنگ چییە، دەزانێت چیە شایستەی هیدایەت و تەوبەکردنە و کار لەجێیە. ئەوەی کە خوای گەورە بڕیاری لێبدا ئەوە تەواوە. براکانم لەم ئاەتەدا کە دەفەرمێ وەیەتوب الله على من يشاء، لەگەڵ پێنج وعدەکەی پێشوو معجیزەیەکی گەورەی قورئانی تێدایە. جارە پێم بڵێن معجیزە یعنی چی جەماعەت؟ معجیزە چییە؟ ئیعجازی قورئان یعنی بەرامبەر بێتوانە و بێدەسەڵاتی بکە و پەچی بخە. دلیلێک بەڵگەیەکت دەداتێ قورئان کە هیچ وەڵامت نییە بۆی، هیچ نییە بۆی، لە بەرامبەریدا دەسەوسان دەبیت. یعجیزوک، پەکت دەخاتەوە. ئیعجازی قورئان چەند جۆرێکە براکانم، چێ پێم دەڵێت؟ ئەنواع الإعجاز القورئانی، چەند جۆر ئیعجازی قورئانمان هەیە. ئەم قورئانە بە چەند شێواز لە چەند لاوە لە چەند بوار مشریکەکانی پەک خست، بێبەڵگەی کردن لە چەند ڕوانگەوە، لە چەند ڕوانگەوە قورئان دەری خست کە قورئان لەلایەن خوا و لەلایەن مرۆڤەوە نییە و لەلایەن محەممەدەوە نییە عەلەیهی سەڵات وسەلام. ئەنواع الإعجاز فەقێکان
ها كاك الإعجاز اللغوي والبلاغي آفرين دوهم كاكا ها إعجازي عقلي نخير كاكا الإعجاز الغيبي أو يتو إعجاز الغيبي أو غيبي آخر الإعجاز الكوني والعلمي إعجازي علمي جا كوني شو طبي وهم يدقريتوا إعجازي علمي باشا إعجازي بلاغي من هي يعني قرآن هم بلاغية بأسلوب يقدر جراوة نشعره نا هیچ شاعرێکیش و هیچ ئەدیبێکیش نەیتوانیەوە ئەم شێواز و ئوسلوبەی قورئان بێنێت. خوای گەورە فەرمی دەی ئەگەر دەڵێن ئەم قورئانە هی مرۆڤێکە خۆ بە زمانی عەرەبیە و بەو حەرفانەیەکە لەبەردەستی ئێوەیە ئێوەش عەرەبن بتوانن سوورەتێکی وەکو قورئان بێنن نەیانتوانی پەچی خستن. ئەمە ئیعجازی لوغەوی و بەلاغی. ئیعجازی علمی و طبی چییە؟ ئیعجازی علمی و طبی کۆمەڵێشت کە دەردەکەوێت قورئان پێشتر باسی کردووە علم و زانستی تازە دەری دەخا فعلا ئەوەی قورئان 1400 ساڵ پێش تا باسی کردووە ئەمە ئێستا دەردەکەوێت کە بەو شێوازەیە. جا ئەمە بەحر لا ساحل له. ئیعجازی علمی هەر زۆر فراوانە کە لە قورئاندا هەیە. سێهەمیان ئیعجازی چی؟ ئیعجازی غەیبی. ئیعجازی غەیبی چییە براکانم؟ ئیعجازی غەیبی یعنی خوای گەورە لەم قورئانەدا باسی کۆمەڵێک شتی ڕابردووی کردووە کە ممکن نییە محەممەد ئەو شتانە بزانێ عەلەیهی سڵاو وسەلام و باسی وردەکاری و تەفاسیلی وای کردووە لە ڕابردوودا. بۆ نمونە قسەی یوسف ئەو وردەکاری کە خوای گەورە باسی دەکات، قسەی موسا لەگەڵ فیرعەون، ئەو هەموو وردەکاری کە قورئان باسی کردووە جوولەکەکان خۆیان سەرسام بوون. باشە محەممەد ئەو شتانە لەکوێ دەزانێت نەخوێن دێوارێکی ئاوا عەلەیهی سڵاو وسەلام چۆنی زانی؟ ئەی ئیعجازی غەیبی مستەقبەلی یعنی قورئان باسی زۆر کۆمەڵێک شت دەکات لە داهاتوو ڕوو دەدات 100% دێتە جێ. ئەمە یعنی چی؟ خۆ محەممەد چۆنی زانی عەلەیهی سڵاو وسەلام؟ ئێستا 5 وعدی پێدان ئێوە بجوڵێن خوای گەورە 5 شتان بۆ دەکات. 5 شت فعلا خوای گەورە هەر 5 بەنسیبی سەحابە و پێغەمبەر کرد. پێغەمبەر و سەحابەی سەرخست عەلەیهی سڵاو وسەلام ڕەضی الله عنهم سەری خست و مشریکان بوون بەدیل بەدەستی پێغەمبەرەوە عەلەیهی سڵاو وسەلام و سەرشۆڕ و زەلیل بوون و هەروەها مسلمانان ئیسراحەتیان کرد و سەرکەوتوو بوون. ويتوب الله على من يشاء. خوای گەورە فەرمی ئەو مشریکانی دەیان بینن ئەوە کۆمەڵێکیان تەوبە دەکەن و دەگەڕێنەوە و دێنە لای ئێوە دەبنە مسلمان. زۆرێکیان لێ بووە مسلمانیان نا بەڵێ ڕۆژ بە دوای ڕۆژ. ئەمە پێی دەوترێ ئیعجازی غەیبی. بەڵێ أم حسبتم أن تتركوا ولما يعلم الله الذين جاهدوا منكم ولم يتخذوا من دون الله ولا رسوله ولا المؤمنين وليجة والله خبير بما تعملون. من سنة الله الابتلاء فلا تظنوا يا معشر المؤمنين أن يترككم الله دون اختبار ليعلم الله الذين أخلصوا في جهادهم ولم يتخذوا غير الله ورسوله والمؤمنين بطانة وأولياء والله خبير بجميع أعمالكم ومجازيكم بها. مالا دوای ئەوەی کە خوای گەورە هانی مسلمانانیدا دیفاع لە حەقی خۆیان بکەن بە ژێردەستەی و چەوساوەی ڕازی نەبن، زوڵمی کەس قبوڵ نەکەن، هەڵسن تێبکۆشن لە پێناوی خوا و 5 وعدی پێدان. ئێستا لەوانەیە کەسانێک بڵێن جا باشە ئێمە مسلمان بووین ئەم جیهادە چییە؟ خرایە سەرسەرمان. خوای گەورە فەرمێ ئەم حەسیبتم ئەن توتڕەکوو ئایا ئێوە واتان حساب کردبوو واتان گومان بردبوو کە واستان لێ بهێندرێت تەنها بەوەی شایەتمانتان هێنا و نوێژ دەکەن یا زەکات دەدەن تاقی نەکرێنەوە لە ژیانتاندا بۆ ئەوەی دەرکەوێ بۆ هەموو خەڵکێک چێ ئیمانداری ڕاستەقینەیە و چێ ئیمانداری تەنها قسە و زمانە. ولما يعلم الله الذين جاهدوا منكم و نەزانرێت زانینێک کە بۆ خەڵک دەرکەوێت ئەجی نەخوا هەموو شتێک دەزانێت پێش تاقیکردنەوەکەش
نەزانرێت ئەوانەی کە لەناو ئێوەدا بەڕاستی لە کاتی پێویستدا تێدەکۆشن لە پێناوی خوا، دەڵێم لە کاتی پێویستدا تێدەکۆشن لە پێناوی خوا، و مەرجی دووەمیشیان چییە؟ کە تێشیان کۆشا لە پێناوی خوا وەلەم یەتەخیدوا من دون الله ولا رسوله ولا المؤمنین وەلیجە، بەڵام کە تێدەکۆشن بەڕاستی لە پێناوی خوا تێبکۆشن، جگە لە خوا و لە پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام لە ئیمانداران کەسی تر بە خۆشەویست و دۆستی خۆیان نەزانن و بە خاوەن نهێنی خۆیانی نەزانن، کەس نەکەن بە دۆستی خۆیان، چونکە والله خەبیر بما تعملون، خوا تەواو خەبیر و شارەزا و ئاگادارە بەوەی کە ئێوە دەیکەن. ئەمە بۆچی براکانم لێرەدا دەرکەوت کە دوو مەرج پێویستە، لێتان ڕازی نابێ خوای گەورە تاوەکو ئەو دوو مەرجە نەبێت کە پێویست بە جیهاد بۆ جیهادکەن و جیهادەکەش بە خاڵسی و بە پاچی بۆ خوا بکەن، نەک بەلاشە لەگەڵ مسلمانان چوو بیتە جیهاد و لە ژێرەوەش منافق بی هەواڵ و خەبەر و نهێنی مسلمانان بدەیتە مشریکەکان و کافرەکان و دوژمنانی خوا. وەلەم یەتەخیدوا من دون الله ولا رسوله ولا المؤمنین وەلیجە، بچیت وەلیجە یعنی چی؟ یعنی دۆستێکی خاوەن نهێنی و سڕی تۆ، دەبێ مسلمان خاوەنی نهێنی تۆ بێت، نەک مشریک و کافر، چونکە منافقەکان چیان دەکرد؟ لە ترسان لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەردەچوون بۆ جیهاد، ئەترسان دەردەچوون لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام تەنها لاشەیان لەگەڵ پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام، دڵیان لەگەڵ کافرەکان بوو، بۆیە هەر تەحەڕوکات و جوڵەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بوو بایە بەدزی و بەنهێنی خەبەریان بۆ مشریکان دەنارد، وریابن پێغەمبەر لەوێ هات لەوێ دەچێ ئاوا دەکا نیەتی ئەوەی هەیە، خوای گەورە دەفەرمێ والله خەبیر بما تعملون، خوا تەواو شارەزایە بەوەی ئێوە دەیکەن. وا مەزان ئەو شتە لە خوا ون دەبێت، کەواتە براکانم گرینگە هەر کاتێک پێویست بە تێکۆشان و دیفاعکردن و جیهادکردنی مسلمان بوو بیکات بەو شێوازەی کە خوا دەیەوێ و بە خاڵسیش بۆ خوا بیکا بە پاچی، کە دەڵێن بەو شێوازەی کە خوا دەیەوێ یعنی جیهادێک بێ کە دژ بە کافرێکی دەستدرێژی کاری ستەمکار بێت، نەک تۆ جیهادکەی دژ بە مسلمان، ئەوە جیهاد نییە. جیهاد نییە لە هەموو وڵاتە کافرەکانەوە بێن کۆ ببنەوە وەکۆی داعش کردی لە سین، لە رووسیا، لە ئەمریکا، لە بەریتانیا، لە ئەوروپا، لە نازام لەکوێوە بێن دەیدەی کۆ بنەوە بۆچی؟ خێرە ئیسرائیل لە ناو دەبن؟ نە، دەمانەوێت ئەو وڵاتە مسلمانانە هەمووی لە ناو بەرین، ئەوانە مسلمان نین. باشە کە دیقەت بدەینێ براکانم ئینسانی عاقڵ ورد بێتەوە سەیری کە ئیشەکەیان چی بوو، وازیان لە کافر هێنا نیشتە سەر چێ؟ مسلمانان، و لە ناو مسلمانانیشدا چێ؟ ئەوانەی ئەهلی سونەن، ئەوانەی ئەهلی سونەن. داعشێکمان بینی ڕووی سیلاحەکەی بکاتە ئیسرائیل؟ نە. ئەمریکا؟ نە. رووسیا؟ نە. باش کەواتە کافر سەلامەتە لە دەستیان، زۆر باشە. ئێستا ڕوویان کردە مسلمانان، ئەی داعشێکمان بینی بچێ لە نەجەف و کەربەلا کە شوێنی شیعەیە فعالیەتێکە؟ نە. لە بەسڕە؟ نە. ئەی لەکوێ؟ لەو شوێنەی کە ئەهلی سونەی لێیە، وانیە؟ مووسڵ، تکریت، سەلاح الدین، لە شامیش، لە سووریاش، ئەو شارانەی کە سونی نیشتەجێ تیایدا. کەواتە قەزیەکەیە لێرەدا گەنجی داماویان وا خەڵەتاندووە کاکەمە جیهادە، بەڵام لەسەرەوە دەستێکەیە دەیان جوڵێنێ بۆ لە ناوبردنی ئیسلامێک کە لەسەر سونەتە دەبێت لە ناوچێت. ئەوانەی سەرەوە دەزان چۆن ئیش دەکەن، بەڵام گەنجی داماو نازانێت. قەناعەتی پێکراوە کە سونە دژی ئەوانەی دەڵێن سونین ئەوانە دژی خوا و پێغەمبەرن، ئەمما کافر و مشرێک جوولەکە و گاور
ئەوانە حەقمان نییە. بە تەیارەی ئەوروپی، بە تەیارەی ئەمریکی، بە تەیارەی ڕووسی دێن، هەموو شکڵیان دیارە. ئەوە دیارە چی؟ دێن دەیان هێنێن، دایان دەنێن لە مەتاڕێکی دراوسێ، دایان دەنێن، ڕێگایان بۆ دەکەن فەرموو بڕۆن سونە بکوژن. ئەوە جیهادە دەیکەن. جا سونەی عەرەب بێ، سونەی کورد بێ، بیکوژن. بۆی براکانم کە خوای گەورە دەفەرمێ تێبکۆشن و جیهادکەن، جیهادەوە نیە تۆ بچی موسڵمان بکوشی. ئەمە جیهاد نییە. بەڵام چۆن غەسیل دەماغیان بۆ کردوون، مێشتیان شۆریونەتەوە، عەقڵیان پێ نەهێشتوون، سەرەتا لەوە دەست پێ دەکات. کاکە ئەم حکوومەتە موسڵمانانە ئەوانە حکم بە قورئان و حەدیث ناکەن. کەواتە سەرکردەکانیان هەمووی کافرن. یەک وڵاتی موسڵمان سەرکردەی موسڵمانی هەمووی کافر. باش، ئەوە یەک. دووەمیان هەرچی وەزیر و کاربەدەست و مەسئولە لەو حکوومەتانە ئەوانیش هەموویان کافرن. ئەوە دوو. سێهەم، هەر کەسێکیش ئەوانە بە کافر نەزانێت کوفری بە تاغوت نەکردووە، کەواتە نەهاتووە ناو ئیسلام، ئەوانەش کافرن. ئەوانەش کە ئەوانە بە کافر نەزان، ئەوانیش کافرن. کەواتە چێمایەوە؟ سەرەتا سەرکردەکان کافرن، دوای وەزیرەکان کافرن، دوای هەرچی مامۆستای ئاینیە، مامۆستای ئاینی کە هەموو وەزیر و مەسئول و مدیر و ئەوانە کافر نەکا، هەموو مامۆستایانی ئاینیش کافرن. دوای ئەو میلەتە ئەگەر مامۆستایانی ئاینیش بە کافر نەزانن، کەواتە میلەت ئێوەش کافرن، کەواتە هەمووی کافرین. ئەیچی دوای کافر بوون چ دێ؟ خوێنتان حەڵاڵە. کافر وەرە دێ ئێستا من بۆم ساخ کردی، بۆم تەخت کردی، هەموم بۆ تەکفیر کردی، ئێستا بڕۆ بکوژە. ئەوەی دەیکوژی کافرە. خۆت تەقێنە و چاو بنوقێنە. ئاخر ژن، ئاخر مناڵ، ئاخر پیرەمێرد، حەقت چییە؟ هەمووی کافرە. کەی کێشەتەیە تۆ؟ هەرچی بیکوژی کافرە. چۆن چاوی خۆت ببەستە و شمشێرێک دەربێنە لێیدە لە ڕاست و لە چەپ، ئەوەی دەیکوژی کافرە. ئابەم شێوازە قۆناق قۆناق بۆی ڕۆیشتن تا گەنجێکی زۆریان ئاوا غەسیل دەماغ کرد، بەوەی کە فعلا لە ناو بازاری سلێمانی، لە ناو بازاری هەولێر، ناو بازاری دوهۆک، کەرکووک، مووسڵ خۆی بتەقێنێتەوە، چێ پێوە دەبێ مشکیلەی نێچکە هەمووی کافرە. ئەی مناڵەکان دەڵە خەمی مناڵتان نەبێ، مناڵ بەری ئەو پاکە، مستەقبل زیندوو دەبێتەوە لەسەرەوەی کە مردووە کێشەی نییە، باقیەکەی تر کافرە. جا بە دوو قۆناغ ڕۆیشتن براکانم. تەکفیریەکانی قەدیم تا سەردەمی داعشیش، تا داعشیش لە ناوچوو مۆدێلێکی تەکفیری هەبوو. کامانە بوون؟ ئەوانە بوون دەیانوێت ئەو خەڵکە بە حکوومەتەوە وەرە تا میلەت، بەڵام میلەت زۆر نا، زیاتر حکوومەت و مەسئول و دەسەڵاتدار و ئەوانە کافرن، چونکە حکم بە قورئان و حەدیث ناکەن. باش، ئەو لەبەرەوە تەکفیریان دەکردن، بەڵام دائیرەی تەکفیرکردنەکە زۆر فراوان نەبوو، هەموو میلەتی نەدەگرتەوە. دوای داعش مۆدیلی دووەمی تەکفیری هاتە ئارا کە خەلایی نائیمەن و لە ناو شاردا هەن، هەموو شارەکان، ئەوانە خەسترن لەوەی پێشوو. ئەوانە دەڵێن نا، ئەوانەی پێش ئێمە غەڵەت حاڵی ببوون. قەزیەکە ئەوە نییە ئێمە موسڵمانێک کافرکەین چونکە حکم بە قورئان ناکەن. نا، کاکە ئەسڵەن نەهاتوونەتە ناو دایرەی ئیسلام. ئاخر چۆن نەهاتوون؟ بۆ نەهاتوون؟ دەڵێ کوفریان بە تاغوت نەکردووە. تاغوت چێیە؟ هەر یەکێک حکم بە قورئان نەکا، ئەوە تاغوتە. هەر کەسێک بەو نەڵێ کافر، ئەسڵەن هەر نەهاتوۆتە ناو ئیسلام. کەواتە قەزیەکە دەرکردنت نییە دەرتکا لە ئیسلام، دڵت وەر واردی ئیسلام نەبووی، هەر موسڵمان نەبووی. قەزیەکە زۆر قوڵترە لەوەی پێشوو. ئێستا بۆیە بەلای تەکفیریەکانی بێچەک کە بە ئاشکرا ئێستا وەکو داعش نین، نەتەقیونەتەوە، خوا ئێمەش و میلەتی موسڵمانانش بپارێزێ لە شەڕیان، بەلای ئەوانەوە ئەم خەڵکە هیچی موسڵمان نەبووە. نەک هاتوونەتە ناو دایرەی ئیسلام و ساڵانێکە موسڵمان و ئینجا تووشی کوفرێک بوون. نا، هەر نەهاتوونەتە ناو ئیسلام. تەکفیریەکان ئێستا لەسەرەوە مۆدێلە دەڕۆن. بۆیە هەردەم کەنەوە کاکە ئەمانە هەر کوفریان بە تاغوت نەکردو، کوفر بە تاغوت شەرتی مسلمان بوونە. فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى. بۆیە خەڵکار مسلمان نەبوو، هەر کافرە، نەک مرتەدە، کافرە. هەر کافری ئەسڵیە، کافری ئەسڵیە.
گوێتان لە ئەحمەقێک هەبوو بە کرێگیراو طبعا ئەوەی بەناوی سنەیی ئەو ئەحمەقە بە کرێگیراوە و نەبێت قەزیەکەی علم و دین بێت بە کرێگیراوێکە و هانی دەدەن ئیشی پێ دەکەن گومان بخەنە دڵی موسڵمانانەوە هەر ڕۆژێ لەگەڵ مامۆستایەکی ئاینی مناقەشە خۆ هەدەفی ئەوە نییە سەرکەوێ یا بنکەوێت مهم گومان دروست کات مهم گومانێک دروست کات بەلبەلەیەک بنێتەوە خەڵکێک وا بکەن کاکە خەڵک واریدی ئیسلام نەبووە ئێستا یعنی ئەوەندە حاشا ئەحمەق و نەفامن فەرق ناکەن لە بەینی کافرێک کە فعلا کافری ئەسڵیە کە تۆ ئەو بە کافر نەزانی کافر دەبی بەڵێ ئێستا کە من بە جوولەکەیەک بڵێم موسڵمان بە گاورێک بڵێم موسڵمان بە بتپەرستێک بڵێم موسڵمان شەیطان پەرستێک بڵێم موسڵمان وەڵام من کافر دەبم چکۆ موسڵمان نییە ئەمما موسڵمانێک شەو ڕۆژ نوێژ دەکا مام حاجیە کە حەجی ماڵی خوای کردووە مانجی ڕەمەزان بە درێژایی ڕەمەزان شەو نوێژ دەکات و بە ڕۆژوو دەبێ ئێستا ئەوە با هەڵەیەکیشی کردبێ با تووشی غەڵەتێکی گەورەش بێت ئێخۆ ئیقامەی حوجەی لەسەر نەکرا ئێخۆ ئێستا علەمایی کە ئەهلی علمن نەهاتن بڵێن فڵانە کەس کافر بوو لە دینی ئیسلام چۆ دەرەوە موضعی ئیجتیهادە کە من بەو نەڵێم کافر دەڵێت تۆ کوفرت بە تاغوت نەکردووە واردی ئیسلام نەبوویت بۆی براکانم ئەم ئایەتانەی کە باسی جیهاد باسی قیتال دەکات تی بگەین بۆی جیلێکی تازە پەیدا بووە کە تەکفیرین ئەم ئایەتانە بە هەڵا تەطبیق نەکەن و گەنجی تری پێڕاو نەکەن و فتنەیەک و بەڵایەک بۆ ئومەتی ئیسلام دروست نەکەن هەڵگرتنی چەک دژی ئومەتی ئیسلام بە هیچ شێوازێک قبوڵ نییە بە هیچ شێوازێک قبوڵ نییە ڕوبەڕووی مسلمانان بیتەوە مسلمانان بکوژیت و خوێنیان حەڵال کەیت مسلمان بە کافر بزانی ئەمە بەچی بەڵگەیەک هێنات داواکارین لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوجوانەکانی سفاتە بەرزەکانی لە کتابەکەی حاڵیمان کات و موفقمان کە کاری پێ بکەین خوای پەروەردگار زیاتر حەق و باڵمان بۆ لێکجاکەیتەوە و زیاتر موفقمان کەی پابەندی حەق بین لە باڵ بە دوور بین خوای گەورەوانەی کە بە هەڵا لە دینەکەی تو حاڵی بوون و نیەتیان خێرە یا ڕەبی خوایە بەڕاستی حاڵیان کەیت و بیان گەڕێنیتەوە سەر ڕێگای ڕاست یا رب العالمین ئەوانش کە فێڵبازن ماکرن دەیانەوێت لەژێر پەردەی دیندا فێڵ لە ئیسلام و مسلمانان بکەن زەرەر لە ئیسلام و مسلمانان بدەن خوای پەروەردگار بەهێز و قووەتی خۆت لە ناویان بەریت و مسلمانان بپارێزیت لە شەڕیان خوای گەورە بمان پارێزی لە شەڕی هەموو خاوەن شەڕێک آمين الحمد لله والصلاة والسلام على رسول الله بارك الله فيكم وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل أنزلنا إليك الذكر لتبين للناس ما وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون